سڵاوتان لێ ببینەرانی 964 خۆشحاڵین لە بەرنامەیەکی ترینۆ رادیۆ ئەم هەفتەی شاتینە وڵاتان بە کۆمەڵی بەرگۆ بابەتی زۆر جیاوازەوە وەکو هەمیشە هیوادارم تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن باسی زۆر بابەتی کۆمەڵایەتی بابەتی بازار ڤیدیۆی جیاواز ڤیدیۆی جیهانی هەموو ئەمانەمان کۆ کردوێتەوە لەگەڵ چاوانە بۆتان باسەکەین و پێشانیشتانە دەین چاوان سڵاوت لەبێت سڵاوت لە بتوانە سواست دەکەن سڵاوی خۆ بەسڵای خۆم بکەم سڵاتان لە بەدڵ خۆشم لە پرۆگرامی کەینۆ رادیۆ هاتینە وڵاتان وەک توانە باسی کرد کۆمەڵێک هەواڵ و ڤیدیۆی زۆر تایبەتمان بۆ هێناون ئەو ڤیدیۆ تایبەتانەی کە تەنها لە 1964 بینن تا کۆتایی لەگەڵمان بن بۆ ئەوەی ئەو ڤیدیۆ ناوازانە ببینن توانە هەواڵی گەرمی هەفتە وڵی هەواڵ زۆرە خۆتەزانی یعنی ڕۆژانە هەواڵی گەرمەیە بەڵام نرخی زێر کە کێشەی دروست کردەوە بۆ هەنێ کەس نا بە تایبەتی گەنجەکانمان بەڕاستی زۆر بەرز بۆتەوە ئەمڕۆ یەک تۆزدا بەزیوە بەڵام بەعامەوە چەند ڕۆژێکە هەر ڕوو لە بەرز بوونەوەیە با باسێکی بکەم زانڕۆ مسقاڵی بە چەنەوانە ئەمڕۆ نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستانە تا ڕادەیەکی کەم دابەزی یعنی توانین بڵێ بۆ مسقالێک زێڕی عیار 21 5,000 دینار دابەزێت دوێنێ مسقاڵی زێڕی عیار 21 بە 745,000 دینار بوو ئەمڕۆ بە 740,000 لە بازارەکانی هەرێمی کوردستاندا ئەمە یعنی وای کردووە بڵێن نرخی ئۆنسەیش بەرز بۆتەوە ئەمڕۆ تۆزێک دابەزی بوو نرخی ئۆنسەیش تقریبا نزیکەی $30 $3,670 بۆ ئۆنسەیەک نزیکەی تقریبا 6 مسقال ئاڵتونەکات کێشە و گرفتی دروست کردووە باس و خواسی گەرم لە بازارە مەسەلەن گرانی ئاڵتون کاریگەری کردوتە سەر پرۆسەی زەواج ئاڵتونچەکان هەندێک جار دەڵێن بەشێکی لەوانەی کە پرۆسەی زەواج پێکەێنن لەو گەنجانەی ئێستا باشە ینی لەوە ڕاهاتون کە داوای ئاڵتون زۆر نەکەنە و کچانە یان ئاڵتون کەم بکەن یان لە بریەوە زیو بکەن یان لە بریەوە شتێکی تر بکەن بەڵام بەعام هەر کاریگەری لەسەر پرۆسەکە هەبووە لە بازاردا و نایشزانرێتەوە کوێستا ئەوەی کە من قسەم لەگەڵ سندیکا خود بازاری زەرنگەران کردووە نازانن نرخەکان بەڕاستی چی لێ دێ بەڵام ئاماژە هەیە بۆ بەرزبوونەوەی زیاتری نرخی زێر ئەمڕۆ ڕووداوێکی تر ڕووەدا پیاوێک قساکە لە ئەمریکا کە ئەمە چاوەڕێکرێ یەکلای کاتەوە نرخی نەوت و نرخی زێر و نرخی زی و هەر دراوێکی ئەلکترۆنی لە دوای قسەی ئەم پیاوە کە جیرۆم پاولە سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکایە هەموو شتە گۆڕانکاری بەسەردادێ یا بەرزەبێتەوە یا نزمە بێتەوە ئەم پیاوە قسەی یەکلاکەرەوە دەکات نەحساب بۆ ترۆم دەکات و کولفی کولە لە ئەمریکا لە ڕووی اقتصادەوە سەرۆکی بانکی ناوەندی بۆیە دەوروبەری سعات 9 بە کاتی هەولێر جیرۆم قسە دەکات و دەردەکەوێت کە قسەکانی دوایەوە کاردانەوەکەی نرخی زێڕوزی و ئاڵتونوانە دادەبەزێنێ یاخود بەرزی دەکاتەوە بۆ هەندێک کەس باشە کە بەرز بێتەوە بۆ هەندێک کەسیش باشە کە دابەزێ بەڵام بەعام چاوان نرخەکان دابەزێ لە ڕاستیە خەڵکی ئاسایی ئەو باشەکان دابەزێ چۆنە لەگەڵەوەی کە لێرە نرخی زێر بەرز بۆتەوە هاوسەرگیری تا ڕادەیە کەمی کردو بۆ هۆکارە لە بەرەوەی گەنجەکان ناتوان هاوسەرگیری بکەن بەڵام ڕۆژانە لە کۆڕە کۆمەڵاتیەکان ڤیدیۆی زۆرە بینین کە لە باکووری کوردستان لە باکوور کاتێ هاوسەرگیریەکەن بڕێکی زۆر زێر و ئاڵتونیان بۆ دەکرێت یاخود بڕێکی زۆر پارەیان پێوە دەکرێت یەکێک لە ڤیدیۆ تایبەتەکانەوەیە کە بکوزاوایەک لە کاتی ئاهەنگەکەیانە ئەوەندە پارەیان پێوە کراوە کە نەبووکەکە دیارە نەزاواکە دیارە بڕێکی زۆر پارەیان پێوە کراوە ئەم ماوەیە ئەم ڤیدیۆیانە لە سۆشیال میدیا زۆر بڵاو بێتەوە لەبەر ئەوەی کە وەک باسمان کرد لێرە نرخی زێر بەرز بۆتەوە هاوسەرگیری کەمتر بۆتەوە زێڕی کەمترەکرێت بەڵام لەوێ بڕێکی زۆر جاروا هەیە کە بووکەکە دیار نییە ئەوەندە زێڕی پێوە کراوە و ملی زاواکە ئەوەندە لیرەی پێوە کراوە کە ناتوانێت هەڵی بگرێ شوڤاری هاوکارمان لەسەرێکێک لەو ڤیدیۆیانە بابەتێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە ببینی ئاهەنگێکی هاوسەرگیری لە ماردین هەرای ناوەتەوە لەبەرەوەی وەکو دەبینن بووک و زاوا هەر بە فەردە پارەیان بۆ یەچێت لە هەمان کاتدا 2 کیلۆ زێڕیشان پێشکەش کردوون کە لە ئێستادا 1 کیلۆ زێر بە نزیکی $11 تێچێت و ئەو پارێکە پێیانەوە کراوە سەر و
هەفتا وەرەقەیە اینجا ئەوەی زۆر جێی سەرنجە ئەوەیە کە خوشکی زاوەک و دەبینن زۆر گژومۆن دەردەکەوێت کە هیچ وەسعەکەی بەدڵ نەبێ خۆتان دەزانن ئەو عادەت و تەقالیدە لە باکووری کوردستان زۆر باوە کە ئاوا لە ئاهەنگی بوو گواستنەوەکاندا زێر و پارەیەکی زۆر پێشکەشی بووک و زاوا دەکرێت و منیش دەڵێم هیوادارم کە ئێوە چوونە ئەم پرۆسەیەوە بە هەمان شێوە بە هەمان عادەت و تەقالیدی باکوور بخۆ ئەمەش خراپە جاوەرە دۆ خزمێکی ژن بێنێ و ئاڵتون و پارێ زۆر باشە چاوان تۆ زانی کە مەسەڵەن لە ناو ئەم هەرێمی کوردستانی خۆمان گەنجی زۆر داهێنەر و بلیمەت بوونی ئێمە باسی گەنجێک بکەم کە بەڕاستی لە بوارەکەی خۆیان زۆر داهێنەر بووە لە ڕۆژانی 12 و 14 ئەم مانگە کۆنفرانسێکی هاوبەشی گۆگڵ و وەیز لە وارشۆی پایتەختی پۆڵەندا بەڕێوەچوو تیادا تاکە کوردێک و لە هەموو عێراقدا دیار بەکر بوو کە گەنجێکی خەڵکی کەلارە تیادا بەشداری کردووە لە کۆنفرانسەکە لەوێ باس لە بەرەو پێشچوونی نەخشەی دیجیتاڵی کراوە لەلایەن ئەو دوو کۆمپانیاوە و زۆر باس و خواست کراوە زۆر خاڵخراونەتە ڕوو چۆن پەرە بە نەخشەی دیجیتاڵی بدرێت و جێ بکرێتەوە لە هەموو جیهاندا وەکوتم تاکە بەشدار بوو دیار بەکر بووە کە کورد بووە و لە هەموو عێراقەوە ڕۆیشتووە بەشداری کۆنفرانسەکەی کردووە و ئەوان هەوڵیان داوە دیار لەگەڵ کۆمەڵی هاوڕێدا کە زمانی کوردی لە ناو وەیزدا جێ بکەنەوە ئێستا هەموو ڕێکارەکانیان تەواو کردووە ماوە تەواو قبول بکرێت و تەرجمەیان کردووە بۆ ئەوەی کە ئیتر نەخشەی شوێنەکانیش بە زمانی کوردی لەو ئەپەدا بوونی هەبێت دیار تایبەت بە نۆڕادیۆ لە وارشەوە قسەی بۆ کردوین باگوێ بیستی بین بینەرانی نۆڕادیۆ من دیار بەکرم لە شاری وارشۆ لە پۆڵەنداوە لەگەڵتانم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە بەرواری 12 هەتاوەکو 14 ئەم مانگە من بانگێشترام بۆ بەشداریکردن لە کۆنفرانسی هاوبەشی گۆگڵ و وەیز بوو کە لە شاری وارشۆ بوو ئاماژەم پێدا لە کۆنفرانسەکەدا کۆمەڵێکی زۆر خاڵی گرنگ دەربارەی بەرەو پێشبردننی نەخشەی دیجیتاڵی هەموو جیهاندا باسی لێوەکرا خۆشبەختانە منۆکو تاکە بەشدار بوو لە هەموو عێراقدا توانیم وەکو کوردێک لەوێن بەشدار بم کۆمەڵێکی زۆر خاڵی گرنگ لەوێ فراوە ڕوو ئێمەش بەشدارێکی کارامان هەبوو هەروەها توانیم لە ماوەی ساڵی ڕابردوودا کە بە زۆرترین کاری ئیدیتینگ و زیادکردنی شوێنەکان ببم بە یەکەم کۆنتریبیوتەر کە زۆرترین خاڵ بۆ بکاتەوە لە ساڵی ڕابردوودا دیارە پێم خۆشە ئاماژە بەوەش بدەم کە ئەم کۆنفرانسە بە ناوی EMI کە مێگامێتاقە واتە بۆ بەشداربووانی ئەوروپا بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەفریقا بوو ئەوەی گرنگە لێرەدا پێم خۆش ئاماژەی پێ بدەم دیارە من ساڵی ڕابردوو داوای ئەوەم کرد لە ستافی وەیز بۆی زمانی کوردی بە شێوەیەکی فەرمی بۆ ئەپی وەیز زیاد بکەم خۆشبەختانە ئەوان ئەو داواکاریان قبول کرد من توانیم لە ماوەی لەگەڵ تیمێکدا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کاری وەرگێڕان تەواو بکەین لە ئێستادا کاری وەرگێڕان تەواو بووە پێشکەشی وەیزمان کردووە ڕەنگە لە چەند مانگی داهاتوودا بە شێوەی بێتا بڵاو بێتەوە دواتر بە شێوەیەکی فەرمی بڵاو بێتەوە بۆ هەموو بەکارهێنەرە ئەوەی گرنگە من ئاماژەی پێ بدەمەوە کە لە زمانی کوردیدا لەگەڵ فۆنتەکانە کێشەیەکمان هەبوو کێشەی پێکەوەنەرەکانی پیتەکان خۆشبەختانە لە وڵاتی ئیتالیا دیڤلۆپەرێکی زیرەکمان دۆزیەوە قسەمان لەگەڵی کردە نزیکەوە بۆی بتوانین ئەو کێشەیەش چارەسەرکەین و لە ئایندەدا ئەو کێشە بە هیوان زوو کێشەکانی چارەسەر بکرێ لەگەڵ ئەو کێشەی ماتۆر سکیل و پاسکیلەکانەوانی کە لەو بازارە کار دەکەن خەریکە چارەسەر دەکرێتوانە وە کەزانن بازاری
ماتۆرسکیل و پاسکیلەکان لە هەولێر لە ئێستاکەوێتە ناو جەرگەی شاری هەولێرەوە و لە ئێستاە قەرەباڵەخێکی زۆری لەو بازارە دروست کردو لە بەرەو شوێنەکەی زۆر بچووکە دوکانەکان زۆر بچووکن دوکاندارەکان ناچارن ماتۆرسکیل و پاسکیلەکان بێنن لەسەر شەقام و لەسەر شۆستەکە دای بنێن بۆی کە کڕیاران بێن لەوێ بیبین و بیکڕن بەڵام دوێنێ پارێزگاری هەولێر بڵاوی کردەوە کە لە ئێستادا ئامادەکاری کراوە بۆی بازارێکی هاوچەرخی ماتۆرسکیل و پاسکیل لە هەولێر دروست بکرێ ئەم بازارە بە نزیکی 3 میلیارد دینار دروست دەکرێت لەسەر ڕووبەری دەدۆنمە کە دەکەوێتە سەر ڕێگای کۆنی هەولێر بۆ کەرکووک لەوێ دوکاندارەکان دەتوانن سەرجەم بەرهەمەکانی خۆیان بە جوانترین و باشترین شێوە نمایشکەن ئەو کەسانەی کە دەیانەوێت پاسکیلیان ماتۆر بکرن بە ئاسوودەی دەڕۆن سەردانی بازارەکە دەکەن لەوێ چیان پێویست بێت چیان بەدڵ بێ لەوێ بە شێوەیەکی ئاسوودەی دەتوانن ئەو پاسکیلە یاخود ئەو ماتۆڕی کە دەیانەوێت بە ئاسوودەی بیبینن و لە ناو قەرەباڵەخیانە بێ شوێنێکی فراوانیان بۆ دابین کراوە ئەمەوە دەکات کە ئەو جەنجاڵی و ئالۆزی و قەرەباڵەخی لە ئێستادا لەو جێگەی دروست بووە نەمێنێت و بازارەکە دەگوازرێتەوە بۆ بازاری هاوچەرخی ماتۆرسکیل و پاسکیلەکان وڵا کارێکی چاکە تۆ بینیتەوانە پاسکیلەتوانەوە وڵایی زۆر حەزم لێتی بەس نەمبووە قەت بینیتەوە بازاڕوانە زۆر شوێنەکەی جەنجاڵیەوە شۆستە و شتیان کرۆ بەڵام مویمە لەسەر ڕووبەری دەدۆنم ئێستا بازارێکی هاوچەرخیان بۆ بکەنەوە زۆر باشە باسی دراوی ساختەکەین کە بەداخەوە ینی لە هەندێک لە بازارەکانە ئێستا بوونی هەیە و لەلایەن هەندێک کەسەوە هەوڵی ساختنەوەیان دەدرێت لە دووسخورمات و دراوی ساختە تقریبا کاسبکارانی بێزار کردووە و هەراسانی کردوون لەوەی کە ڕۆژانە بەریەکەوتنیان لەگەڵەوە بێ پاملێرمان چەند کاسبکارێکی دواندووە و دوکانێکی ئاڵوگۆڕی دراویشی دواندووە لە دووسخورمات و کە باس لەوەکەن جاری وایە بە 25 جاری نەکجارێکە و نەدوانە بۆیانەیەنە دەرەکەوێت ساختەیە و ئەو دوکانی ئاڵوگۆڕی دراوە خاونەکەی ئەڵێ زۆر جار لەگەڵ دراوی ئەمریکیا ئەو کێشەیەیان هەیە کە ساختە دەکرێت و دەیانەوێت لە بازارە ساخی بکەنەوە با پێکەوە گویان لێ بگریم بزانم چی حاڵێکیانەیە بە دەست دراوی ساختەوە دیاردەی پارەی تەزویر لە کۆنا هەرباو بوو و لە ئێستاشا بەردەوامی هەیە بەڵام لە ئێستەیە تەشەنەی سەنووە لە ناو بازاڕەکانە بە تایبەت لە ناو دراوی عمولەی ئەمریکیا زیاترە لە عملەی عێراقیە کەمترە بەڵام سەرنجام هەچ کەسێک گەر شارەزایی نەبێت و ئەجیزاتی باشی نەبێت لێ تێپەڕەکان نمونە لە وێزگەکانی بنزین لە بازاڕەکانە لە لای بەخاڵەکان تێپەڕەکە بەڵام زۆر بەکەمی لە لای ئێمە و لە لای مەکاتبەکان تێپەڕەکات چکە بە حکمیەوەی جیاز هەیە ئەجیزەی تەتەور هەیە شتی پێشکەوتوو هەیە بۆیە بەو شێوازە لە خودی ئەمە تێپەڕ ناکە و بە پێی کاتەکانیش ینی ڕۆژانە هەفتانە ئێمە ئەو حاڵەتانەمان تووشە بێ بەڵام سواز بۆ خوای گەورە تاکو ئێستا لە ئێمە تێپەڕی نەکردو بەڵام داواکارین لە خەڵکیش کە زیاتر ئاگادار بێ چونکە خودی خۆی بۆ خۆی کێشەیە ئەگەر بگات بەلایەنی پەیوەندیدار بگات بە ئاسایشی نیشتیمانی عێراق بگات بە ئاسایش سەرچاوە دەست بە دەست بە دوای ئاگەڕێتەوە و بجام لە کێ وەریگرتو و چۆن وەریگرتو هەبووە پارەی ساختیان ئاوردوو ئێوە با بڵێن کەشفتان کردو یاخود زانیوتان پێتان زانیوێت بەڵێ هەبوو ڕۆژانە خەڵک دێت پارە فەحسەکە سیارەیەکە فرۆشەیان لە معرەزیەکە ئیشێکی یەک معاملاتێکی دێ لێرە پارەکەی لە جیازەدا کە بیعیب بوو بێکێشە بوو ئەڕوات ئێمە هەموو کات هاوکاری هێزانامنیەکانین و هەموو کات تەعاملاتمان هەیە و ئەوان دێنە لای ئێمە و ئێمە چینە لای ئەوان بە حکمیەوەی بە حکمی ئیشەکە و بە حکمی بازاڕەکە بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە لەم کاتەیە دیاردەی پارەی تەزویر زۆر بووە بە تایبەت ئێمە ڕۆژانە لێرەین هەر 25,000 50,000 ئێسفادە دەگەین ئەو ڕۆژە 25,000 تەزویرمان بۆ هاتوو چەند ڕۆژێتر پێش ئێستا 25,000 ترمان بۆ هاتووی براگەم لێی ئاگەیە ئیشەکە ئەوان جاروایە ئەمە سەرمان ئزدەحامە ینی بەوا ڕناگەین کاتێ سیر بگەین بزانام ئەمە تەزویرە یا تەزویر نییە داواکارم لە بەرپرسی ئەم داواکارم لەوانەی کە لەم شاران خەمێکی ئەم
توانە باکسە بڕۆم بۆ لای هەواڵە هوەرێ دڵخۆشکەرەکە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی سلێمانی ئەزانین کە 4 خولی ڕۆیشت بوو بەڵام ئەم ماوەیە بەهۆی چەند کێشەیەکەوە فستیڤالەکە وەستێنرا بۆ ماوەی چەند ساڵێکە بەڵام خۆشبەختانە ئێستا بڕیاردراوەکە خولی پێنجەمی فستیڤالەکە بەڕێوە بچێت بڕیارە لە مانگیدا لە سلێمانی فستیڤالەکە دەست پێ بکات چەندەها وڵات و چەندەها فیلم تێیدا بەشداریان کردووە دیلان ڕۆشتە تەمەستی فیلم لەگەڵ وتەبێژی فستیڤالەکە لەوێ پێکەوە بزانین چیان هەیە و باسی فستیڤالەکە و باسی فیلمەکانە فستیڤالەکەمان بۆکەن دیلان سڵاوتە بێ لای تۆ چی هەیە دەربارەی فستیڤالەکە بەڵێ دوای چەند ساڵێک لە وەستانی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی بڕیارە لەم ساڵدا ئەم فستیڤاڵە لە شاری سلێمانی بەڕێوە بچێت بە بەشداری چەند هونەرمەندێکی دیار چەند فیلمێکی دیار و لە ئەسەر ئاستی جیهاندا چەندین فیلم بەشداری کردووە ئەمە بەدەر لەوەی کە چەندین کێشە هەبوو لە ماوەی ڕابردوودا کەم کێشان چارەسەکراوە من زانەی زیاتر لە میوانەکەم ئاشناڕەوە وتەبێژی ئەم خولەی فستیڤاڵێک سڵاو لێ بێ ئاشناخان چەند فیلم بەشداریەکە و لە چەند وڵاتەوە بەشداری ئەکرێ سەرتا بە خێراتتانەکەم دەستان خۆش بێ بۆ ڕۆماڵکردنی چالاکیەکانمان ئێمە لە ئێستا لە کۆتا ئامادەکاریەکانی پێنجەمین خولی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانین کە بە هاوبەشی سەرەکی زانکۆی سلێمانی ئەم ساڵ ساز دەکرێت من لێرەوە پێتانەڵێم کە 150 فیلم بەشدارە و لە 30 وڵاتی جیاجیاوە بەشداریەکەن کە ئەگەر بتەوێت لە ئێران تورکیا سووریا عێراق ئەڵمانیا بەلجیکا ئەمریکای لاتین ئیسپانیا هندستان لە وڵاتانەوە بەحرێن عمان لە وڵاتانەوە فیلمەکان هاتوون و ئیشەڵا لە ڕۆژانی فستیڤاڵە بە نمایشیان شادەبن لە مانگی چەنددا دەبێت ئەم نمایشە لە مانگیدا مانگیدە لە سەرەتاکانی مانگیدە ئیشەڵا لە نزیکترین کاتە لە پرێس کۆنفرانسێکە یاعلانی سەرجەم چالاکیەکان و تەوقیتی فستیڤاڵتان بۆکەین ئەمە بە تەنیا فیلمی درێژە یا فیلمی کورتیشی تێدایە نەخێر فستیڤاڵ لە 5 بەشی سەرەکیە فیلمی کورت و درێژی ناوخۆ فیلمی کورت و درێژی جیهانی لەگەڵ بەشی دیکۆمنتەری لەگەڵ بەشی گەنجانمان هەیە کە قوتابیانی زانکۆ گەنجەکانی زانکۆمان ئەمساڵ بەشی لاوانیان هەیە بەسەر بەخۆی لەگەڵەوە فیلمی نمایشی فیلمی تایبەتیشمانە بێت لە دەرەوەی پێشبڕکیەکان تێچوی فستیڤاڵەکە و بەڕێوە چوونی و ئەم بابەتانە چێگرێت ئەستۆ فستیڤاڵەکەمان وەکو ساڵانی پێشوو لەسەر ئەرکی سپۆنسەرە ئەو زانکۆی سلێمانی شاوکاری سەرەکیمانە ساڵ سەرۆکی فستیڤاڵەکە بێت سەرۆکی فستیڤاڵمان نییە ئەم ساڵ تەنها ئەوانە هەمووی لەو پرێس کۆنفرانسەکە یاعلانەکەین بەنیازن پرێس کۆنفرانسێک بەنجام بگێنن بەڵێ لە هەفتەی داهاتوو ئیشەڵا پرێس کۆنفرانسمانە بێ میوانەکان زۆر ناوانی کێنە ئەوێ ئەمە چەند ڕۆژ بەردەوام ئەبێت فستیڤاڵی ئەم ساڵمان 8 ڕۆژە واتە لە 8 ڕۆژە چالاکیەکانمان سەرجەم نمایشەکەین و بەڵێ میوانەکانیشمان زۆرن میوانی دەرەوەمان زۆرەوێ لە شۆ بەڕێوە ئەچێ بە هەموو زانیارانە دانیم بۆ پرێس کۆنفرانسەکەمان زۆسپاس بۆ بەڕێستان هەرچەنە هەمووی داناو بۆ پرێس کۆنفرانسەکە چاوان بەڵام ئەوەی کە هەیە بڕیارە لە مانجیدەدا ئەم فستیڤاڵە لە سلێمانی بەڕێوە بچێت و نزیکەی 150 فیلم مووی جۆرا و جۆر بەشداری تێدا دەکەن و پاشان خەڵاتەکانیش دابن دەستخۆش دیلان توانە یەکێکە لە فستیڤاڵە گەورەکان بەڕاستی وە حەقا یعنی هاوکاری و فستیڤاڵە بکرێ و ئەو هەموو میوانە دێ لە دەرەوە ئەو هەموو فیلمە جۆرا و جۆرە و تاوەکو ێسش پێم وا بێر عاشقانی فیلم و سینەما هەرماون و فیلم سینەماکاران خۆیشیان هونەرمەندان وەکتەران خۆیشیان پێویستیان بە کەشێکی وایە فستیڤاڵیوانە لە ناو فستیڤاڵەکە کە ئێمە ڕۆژانە لەوێ بووین من 4 خولەکەی پێشووتر 4 خولەکەی لەوێ بوون ڕۆژانە تۆ دەموچاوی جیاوازە بینی ئەوە نیە تۆ بەستەنا هونەرمەندەکان ببینی ئەبینی کە خەڵک چەند تامەزرۆی فیلم و سینەمایە ئەوە نیە تەنها کەسی ئاسایی بێتە ناو فستیڤاڵەکەەوە بەڵکو خەڵکی هونەرمەندی تێدایە نووسەری تێدایە شاعری تێدایە خەڵکی ئاسایی تێدایە کاسبکاری تێدایە لە هەموو چین و توێژەکانێنە ناو فستیڤاڵەکە و هەوڵەیەین ڕۆژانی فستیڤاڵەکە وەک تۆڕی میدیای 1964 ڕووماڵی فستیڤاڵەکەتان بۆ بکەین زۆر باشە چاوەندارێکی پیرۆز هەیە لە شێخان لە قەزای شێخان ئەم دارە تقریبا مانگی پێش ێسە مانگی پێشوو لقێکی یاخود
دوو دارە خۆی لە ڕاستیە دانەیەکیان لە ڕێگەوە دەرهات بوو ئەمە ئەم دارە پیرۆزە لای کێ پیرۆزە لە لای ئەوانەی ئاینی زەردەشتی پەیڕەوەکەن بۆ لالشیش تایبەتمەندیەکی زۆری هەبوو دارەکە تەمەنی نزیکەی 800 ساڵ دەبێت ینی پێشتر وایە زانی کە زەپەر براوە بەم دارەوە بە ئەنقەست شکێنراوە دوایی لیژنە چووە سەری سەیریان کرد دارەکە بەهۆی وشکیەوە خۆی لە ڕێگەوە هەڵکەنراوە و شکاوەتەوە بۆیە ئێستا دەستکراوە بە نۆژەنکردنەوەی دارەکە کەوێتە سەر ڕێگای لالش لە نزیکی قەزای شێخان سیاجێکی هەبووە پێشتر و باس لەوە دەکەن کە لە ساڵانی زۆر پێشوودا شخصێکیش لە لای دارەکانە ینی قەبری شخصێکیش لەوێ بووە بەڵام ئەوە دیار نەماوەت ئێستا بەهۆی کۆنیەوە ئێستا دەستیان کردووە بە نۆژەنکردنەوەی بابەشێخ و کەسانی تری پیاوانی ئاینی ئەزیدەکان ڕۆشتنەتە لای دارەکە دایانەوێت سیاجێکی بەرد بۆ دارە بکەن کە پاشماوەکەی ماوەتەوە و هەروەها نۆ داری تریش لەو شوێنەیە بەهۆی شکانی ئەو دارەوە بچێنن دارەکە خۆی ناوی نەهدارک بوو هەتا ینی بە بەزاراوەی ئەوان ینی نۆدار بۆیە نۆداریان لە شوێنی دارەکە دەچێنن و ئەو شوێنە تا ڕادەیەک ئاوەدان دەکەنەوە تۆنە یەکێک لە بابەتە سەرنجڕاکێشەکانی ئەم ڕۆمان ڤیدیۆی خوشک و برایەکە ئێمە هەمیشەوا بیستمانە هەمیشەوا باو بۆ کە خوشکان قوربانی بۆ براکانیانێن بەڵام ئەمڕۆ لە بەرهەمێکی تایبەتاکە هەمانە لە 1964 ئەوەیە برایەکە بینین کە جێگای دایک و باوک و خوشک و برای بۆ خوشکە داونەکەی گرتوێتەوە ئەم برایە باسی خۆشەویستی خۆیە کات بۆ خوشکەکەی کاتێک کە براکانی دیکەی هاوسەرگیریان کردووە بەڵام ئەم خوشکەکەی خۆی لە لای خۆی هێشتووەتەوە خوشکەکەیان تاقانەیە نەخۆشی داونی هەیە دەڵێت کە خوشکەکەی خۆی زۆر خۆش دەوێت ئەگەر ڕۆژێک لە یەک دوور بن پەیوەندی بەیەکەکەن و دیسان ئەگەڕێنەوە بۆ لای یەکتری براکەی گۆرانی بۆ خوشکەکەی ئەڵێت ئەڵێ هەچ کاتێککە گۆرانی دڵخۆشکەری بۆ بڵێم خوشکەکەم دڵی خۆشە بێت بەڵام ئەگەر گۆرانێکی خەمگینی بۆ بڵێم دەست دەکات بەگریان بۆ هێدایم گۆرانی دڵخۆشکەری بۆڵێم ئەم خوشک و برایە لە سۆرانن ئاکامی پامێرمان ڕۆشتۆتە لایەن بەیەکەوە گفتوگۆیان کردووە با بەیەکەوە بیان بینین ڤیدیۆکانتە بینین لەگەڵ خوشکەکە تا بەیەکەوە دەرەکەون گۆرانی بۆڵێ ئەمە چۆن ئەم خۆشەویستێت چێ لە نێوان تۆ خوشکەکەدا سەرەتا بە خێراتنێکی گەرمتان دەکەم کاگاکەم جان بە خێراتنی کەناڵی 1964 و جەناب و کاک سامانیش دەکەم زۆر بەخێر بێن سەر و سەرچاوان وڵایی ئەمن لەگەڵ ئەو خوشکەم ینی هەر لە قەدیم وراوە و سۆز و خۆشەویستیان دەبیندا هەر هەبووە ینی لەوە کاتی کە بڵین هەر لە دایک بوونی دامان هەر پێکەوەبوونی هەتا ئێستاش کە بابمان شەهید بوو ئەو کات ئەمن و ئەو سێ برایکەم هەنا بڵین لە ئەو دایکی خۆم لەگەڵ ئەو خوشکەی ئەوان کە ژنیان هێنا ڕۆشن بڵێن ئەمن هەر ماوەوە پێکەوە دەگەڵی هەر پێکۆمانی و دایکیشمان تقریبا 12 ساڵێک دەبێت کۆچی دوای کردووە ئیدی ئەمن و ئەو هەر پێکەوەینە و زارزاری ژەوالا گۆرانی بۆ دەڵێم و بۆ کەیف خۆشی بۆ دڵخۆشیوی حەز ناکەم مەسەلەم حەز بە مەسەلەن ناڕەحەتی و غەمباری و ئەوەی بکات زۆر جار هەیە زۆریشم خۆش دەبێت یعنی بڕوا ناکەم ئەوەندەی کە ئەمن هەبم لە تەمەنی خۆمدا بڕوا ناکەم دڵم ئێشان بێ یانیان بڕوا ناکەم زلەکم لێدا بێ ئەو خۆشەویستەی نێوان خوشکوبرا ئەبینین لەو سەردەمەیە کەم بۆتەوە بەڵام ئێوە خۆشەویستێکی زۆر جوان خۆشەویستێکی پتەوتان هەیە ڕاستە قسەکە زۆر جوانەوە ئەو مەسەلەن لەو یەک دوو پۆستم کردبوون بۆ خۆم هەر لە ئەوەکەی خۆم لە پەیزەکەی خۆمدام نابوون چەند کۆمنتەکەم بۆ هاتوون هەبووە مەسەلەن کوێتی خۆزگەت و برای من بای یان حەسوودی بە خوشکوبرایەتیەوە دەبین مەسەلەن برام هەیە لەسەر یەک کەلیمە قسەی 7 ساڵە نامدوین یان مەسەلەن لەسەر هات چۆم ناکە ئەو شتانە هەوان یا من ڕۆژێک دەبینی ئەوە دەستە لای ماڵە برایەکەم یان شتێک تەلەفۆنی بۆ دەکەم یان قسەی لەگەڵ دەکەم دەبینی یەک شەو لەوێیان نایکاتە دوو شەو بێزار دەبێت دەڵێ وەرە بم بەوە ئەکسەر بەدوویدا دەچم هەڵی دەگرم و دەهێنمەوە ئەنی لێکنە من زۆر 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 ئاسوودە و مرتاح ینی ئامادەشی تاوەکو و تەمەنت ماوە هەر لەگەڵ تۆ بێ و خزمەت حتا ئەمن بمێنم نەک چاوم لێ هەتا ئەمن بمێنم خزمەتکاری بیمە هەتا بمێنم بە گۆرانیەکانیش زۆر دڵخۆشە بەیانێ لە ڤیدیۆکانە دیارە هەستێکی جیاوازی هەیە بۆ ئارە ڕاستە وڵی ئەوەی وا دەبینی جارێ مەسەلەنە من لە ڕێیەکی دوور دێمەوەیان بڕێکمان دوو هیلاکی شمیدی ئەو هەر لە ماڵێ بس لە ماڵێ دەبینی دادەنیشن و دێتاوە لە تەنیشتم دادەنیشی دەڵێ گۆرانیەکەم بۆ بڵێ جاگەر گۆرانی مەسەلەم غەریب بڵێم دەگیریا ئەمیش لە بەردڵی گۆرانی غەریب ناڵێم دایم گۆرانی بڕێکەوە بەزەوق دەڵێم بڵێم کەمێک شاد نیمچە شادێک ینی مەجلیسی بۆی دڵی پێخۆش بێ گۆرانێک دوو گۆرانیانی بۆ دەڵێم و مرتاح قەناحەتی پێدێ و دەڕوا
چیمان پێشکەشەکەی هەم بۆ ئێمە هەم بۆ خوشکەکەت والله لە خزمەت دامە بەسەر ئەو چاوی پێشکەشی گۆرانێکی دام پێشکەش دەکەم سەرەتا بە تو کاکە ئاکەم دوایش بە کاکی سامانی خۆشەویست و هەروە بە مەخمەر خانش باشە ڕەوەستاوە لەو بانە قوربان دڵی چیژە سوڵتانە ڕەوەستاوە لەو بانە قوربان دڵی چیژە سوڵتانە دڵی چیژە سوڵتانە بمرێم دەستی لاکە مردانە دەستی لاکە مردانە ئەڵڵا ئەمنی کرما دێوانە ئەمراکەم چاواکەم تەکبیرە و بۆ تۆی دەکەم بڕۆ دایکێت ڕازیکایە ئەوەی خۆمت بە قوربان دەکەم بڕۆ دایکێت ڕازیکایە ئەوەی خۆمت بە قوربان دەکەم ئەرە ئەو ڕیزە ماڵی مەخمەرگیان بە ماڵی گۆوە ئەرە ئەو ڕیزە ماڵی باوانم بە ماڵی گۆوە ئەرێ هەموم خۆشەوێیان ئەی هەوەر ببوونەی تۆوە حەمراکەم چاواکەم تەکبیرە و بۆ تۆی دەکەم بڕۆ دایکێت ڕازیکایە ئەوەی خۆمت بە قوربان دەکەم بڕۆ دایکێت ڕازیکەوە وەی گولەکەی دەرماندا و دەکەم خۆش بێکای ڕایم خاڵێکان نەکەن اینجا تۆ دوو قسەمان بۆ بکە تا چەند براکەت خۆشەوێ ئەو تۆی زۆر خۆشەوێت تۆ چەند خۆشتەوێت ئەمە خۆشم دەوێ غەستم هەیە خۆشم دەوێ ماتان لێ دەکەم پارم دەدا پەندەم گێڕستم هەمووشتم نوە دەکەم ینی ئەی چەند دڵخۆشی کە گۆرانیت بۆ ئەڵێ تا چەند بۆ دڵخۆشەوی هەموو دارێتەوە خۆشە ڕۆژانە داوای لێەکەی گۆرانیت بۆ بڵێ ئەرێ وەڵا هەموو دارێت دێدا گۆرانیان دەڵێن چی پێڵێتەوە لێرەوە چی پێ بڵێ بە براکەت دڵم برایمەتوان و هەرەمە دەیە برایمەتوان برایمەتوان و هەرەمە دێت ئەدێمت خۆش دەوێم خۆش ناوێ بەێ وەڵا خۆشم دەوێت بۆ خۆشم نایە کوڵم چەند خۆش دەوێت وەڵا هەندی ئەو تاوانە خوا لە یەکتان نەکە ئیشاڵڵا هەر بمێنن بۆ یەک خوا لە یەکیان نەکە ڕاستی مەخمەر خان وەڵا زۆر جوانن بەیەکەوە هەر بمێنن واتەمە درێژیانکە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش چاوان ئین هاوسێکمان هەبوو راپۆرتێک لەسەر گروپێک ناوی خۆیان ناوە قوربان لە عێراقە کە بەڕاستی جێگەی مەترسین دوێنێشەوە بڵاوکرایەوە کە بەشێک لەو گروپە دەستگیر کراون با باسێکی بکەم و دواتر گوێ لە ئین هاوسەکە بگرین ئەم گروپە لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق دروست بوون لە ڕاستیە گروپێکی مەترسیدارن کۆمەڵێک گەنجن ئەنجا ئەم گەنجانە کەسیان ناناسن تەنها مەسەلەن کەسێکیان ئەوی دوای خۆیە ناسیتر ناوێتە سێم کەس گروپێکی گەورەشن ئەمانە یعنی کوشتەی دەستی جۆرە بیر و باوەڕێکن وا دەزانن یعنی لەلای ئەوان وایە کە نەعوذ بالله ئیمامی عەلی خودایە بۆیە ئەوان تیر و پشک دەکەن هەر کەس لە تیر و پشکەکە دەرچوو دەبێت خۆی بکوژێت ئەمە جۆرێک لە جۆرەکان هەم حکومەتی عێراق هەم لایەنە پەیوەندیدارەکانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و دەیانەوێت ئەم دیاریدەیە لە ناو ئەم گەنجانەداوە ئەم کۆمەڵە بە تەواوەتی نەهێڵدرێت بۆەوەی کە دیاردەی خۆکوشتر زیاد نەکات و دەوترێت لەوەتەی ئەم گروپە دەرکەوتون ئامارەکانی خۆکوشتن لە عێراقدا بەرزتر بۆتەوە راپۆرتێکمان ئامادەی با پێکەوە بینەری بین لەو بارەیەوە لە تیر و پشکەوە بۆ خۆکوشتن چیرۆشی و گەنجانەی دەبنا قوربانی بیر و باوەڕێکی نامەوە عێراق ساڵانێکی زۆر کێشەی ئەمنەت و ئاسایشی هەبوو بەڵام تا 3 ساڵ لەمەوبەر بیری لەوە نەدەکردەوە کە ڕوبەڕووی کێشەیەکی لە ڕادەبەدەر قورس ببێتەوە کەویش بریتە لەبوونی ڕێکخراوێکی نهێنی شیعە کە باوەڕی بە خۆکوشتنی ئارەزوومەندانە هەیە لە قوڵای باشووری عێراقدا گروپێکی ئاینی نهێنی و مەترسیدار سەری هەڵداوە گروپەکە ناوی قوربانە
ئەوان گروپێکن کە باوەڕیان وایە ئیمام عەلی کوڕی ئەبوو تاڵیب خودایە و پێغەمبەرایەتی محەممەد درودی خوای لەسەر بێ ڕەت دەکەنەوە بەڵامەوەی ئەم گروپە دەکاتە هەڕەشەیەکی مەترسیدار بیر و باوەڕی نامۆیانە بۆ قوربانیکردن ئەندامانی ئەم گروپە باوەڕیان وایە باشترین ڕێگا بۆ گەشتن بە ئیمام عەلی خۆکوشتنی ئارەزومەندانەیە ئەوان تیر و پشک لە نێوان خۆیاندا دەکەن و هەر کەسێک ناوی دەرچوو ڕێوڕسمێکی بۆ ساز دەکەن و دواتر کەسی دەرچوو خۆی دەکوژێت زانیاریەکان ئاماژە بۆ دەکەن قوربانیەکان زۆربەیان گەنجانی خواردتەمەن 20 ساڵ و لە ناوچە هەژارنشین و پەراوێز خراوەکاندا دەژین ئەم دیاردەیە بووەتە هۆی بەرزبوونەوەی ژمارەی خۆکوشتن لە عێراقدا و نیگەرانیشی گەورەی ئەمنی و کۆمەڵایەتی دروست کردووە بەرزبوونەوەی بەرچاوی ڕێژەی خۆکوشتن لەم ناوچانەدا نیشاندەرێکی مەترسیدارە ئامارە فەرمیەکان ئاماژە بە تۆمارکردنی زیاتر لە 2000 حاڵاتی خۆکوشتن لە عێراق دەکەن لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ترسەکەش ئەوەیە ئەم ژمارەیە پەیوەندی بەو بیر و باوەڕەوە هەبێت بەرپرسانی ئەمنی عێراق ترسیان لێ نوشتووە و دەیانەوێت هەرچی زووە کۆتایی بەم بیر و باوەڕە بهێنن بەڵام ڕێخستنی گروپەکە هێندە نهێنیە کە ئەندامانی ئەو گروپە تەنها یەک ئەندامی تر دەناسێت ئەمەش دەستگیرکردنیانی قورس کردووە لە ئێستادا سەرکردەخەیان هەڵاتووە بۆ ئێران و موقتەدا سەدر داوای کردووە ڕادەست بکرێتەوە گروپی قوربان تەنها دیاردەیەکی شاس نییە بەڵکو زەنگێکی ئاگادارکەرەوەیە بۆ هەڕەشەیەکی گەورەتر کە ڕوبەڕووی کۆمەڵگەی عێراقی بووەتەوە و ژیانی گەنجانی خستووەتە مەترسیەوە توانە دوا بابەتمان ماوە باشە ئەمی ژەروەکو بابەتەکانی ترمان بابەتێکی جیاوازە ئاکام ڕۆشتووە لە باڵەکایەتی مامساڵحی دۆزیوەتەوە کە 35 ساڵە خەریکی خۆشەویستی لەگەڵەوەیکەوە خۆی ئەڵێ شلەخەجەکەم بەڵێ ئۆتۆمبیلێکی لاندگرۆزەری هەیە تەمەنی ئەو لەگەڵ مامساڵحا 35 ساڵە 35 ساڵە ئەوان بەیەکەوەن و ئەڵێ من نازانم چۆن وەسفی خۆشەویستەکەم بکەم ئەو بە خۆشەویستی خۆی ناوی دەبات ئەڵێ ڕەنگە ئەمە 20 وەرەقە بکاگەر ئێستا بیبیتە بازار بەڵام بۆ من سەر و دەفتەرێکە باز لەوا کاتکە چەندێک ئەم ئۆتۆمبیلی خۆی خۆش دەبێت و چەندێک هاوڕێتی هەیە لە بینیانە ئەڵێ ئەگەر تەنانەت یەک پاچە ئاسنیشی بمێنێت من لە بەردەم دەرگاکەم دایدەنێم و دەستبەرداری نابم ئاکام ڕۆشتۆ لەگەڵی بێکەوە فیچەرێکیان ئامادە کردووە با بێکەوە بیانبینی ئەو سیارە لۆ من شەڕاوێ جوولەکەیە باسەکە قەدیمانێ هەتا کەونتربی لەکنە من خۆشەویستێبی سەرەتا من ناوم ساڵح حوسێن خەڵکی گولی گەڵزێن مالی هەفتا و دووما خێزاندارم منداڵم ئاهەنا ڕۆژانە بە هیچ شێکی وە خەریکنی وەڵە مستەمر یعنی وەکو مهنەم بی ئیشی فەلاحەتی و ڕز و باخ و خانی و کاب لەندگرۆزە کە ئەمە پێڵێش لە خەجێ مۆدیل هەشتا و چارە سیارێکی تونند و تۆڵە ڕەنگە بڵێن دەرەوەی بڕێکی جوان نەبیا گایە و ماهیەوانە بەڵام لە مەرزیەی ئێستا بڵێن لە 24ەکان و 25ەکانیش بە قەوەترە ڕۆژانە ئیش و کاری خۆی پێیەکەم ینی هەر لە بەردی بگرە هەتا داری ینی هەرچی ئیشە پێیەکەم سیارێکی تونند و تۆڵە یابانی ئەسلیە قیمەتیشی هەندە نیە ڕەنگە بڵێن لە دەوری 15 و 20 وەرەقەشی بکە بەڵام لۆ من سەروی دەفتەرێک شوێدینی ئەو پیکاب لەندگرۆزە لە خەجێ لە نۆهەتەکان ئەو سیارەم هەبووە و زیاتر لە 10 ساڵ ئەبی ئەو سیارەشم لەکنە ینی ئەتو ئەگەر ئەو بارەی لەوش لە خەجەیە دەین بڵت نایە یان بەحەزەرەوە لە سیارەی مۆدیل نوێ ئەدەی و دەبڵ ئەکسلا قوفڵە ناوتەگەرانی ینی لە هەرجەیەکی بڕۆی مەحتەل نابی کاتی بەفر و شەختەش بەس هەیکەلی بەفرێ نەگری لە عادی نەدرێ بێخەمی ینی عەزەکەی بە تەلانە داوێ هەڵهەڕوو سیارەکی تونند و تۆڵە و لە ڕووی کەرەستەشەوە کەرەستەشی مامناوەند یعنی سیاری وەسەتە دژە پیتەرە
ئەمە هەموو لێ شارەزاین ینی ئەک ناخەلەلی هەبیت ئەمە بەخۆ چاکەکەینەوە ئەزانی چی لە خەلە لە گەورەکان یان ئەگەر وەسایلن لەکن نەبی پێویستی بە پیتەری ناکە. زۆرم خۆشەوێ زۆریشم کەیف پێدێ و سپەتی هەرە باشیشی ئەوەیە ئەو سیارە ئێستا ئەگەر لێرەی بەجێ بێڵم جامی تێدانەیە قفڵ نادرێ لێی بێخەمم کەس تەماحی تێنە. سەرنجڕاکێشە شلە خەجەکەی ئەرەوەڵڵا هەر بمێنێ بووی تەواوکەری ئەو بابەتە دەتوان ئەگەر دەتانێت ڤیددیۆکەی بە تەواتی ببینن دواتر لە سوۆسیال میدیای 1964 ماڵپەڕی 1964 دادەنرێت و دەتوانن بینەری بن. ئێمە هەموو برگە بابەتەکانمان پێشکەشکردن لەگەڵ چاوان نۆڕادیۆ تا هەفتەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرین خوا حافیزتان بێ. هەر شاد بن.